یەکەمین عەرەب کە توانی لە بروسلی بباتەوە. لەو کاتێک کە هیچ کەسێک لە جیهان زاتی ئەوەی نەدەکرد ڕوبەڕووی بروسلی ببێتەوە، ئەو وەک ئالینگارێک بڕیاریدا بە پێگەشت بکات بەرەو ژاپۆن. ئەو نینجا مسلمانەکەیە. ئەو پیاوە عەرەبەی بە وڵاتانی ئاسیا گەشتی دەکرد و خۆی فێری هونەرە جەنگیەکان دەکرد. ساڵی 1942 منصف وەرغی لە شاری جەندوبە لە تونس لەدایک دەبێت و لە تەمەنی 7 ساڵیدا هاوشانی باوکی گەشتێکی درێژ ئەنجام دەدات بۆ ئاشتەوایی و یەکخستنی هێزەکانی تونس و مەغریب و جەزائیر لە دژی هێزە فەڕەنسیەکان. وەرغی لە باوکیەوە فێری شەڕکردن دەبێت. لە دوای ئازادکردنی تونس وەرغی بڕیاری گەشتکردن بە پێدەدات بەرەو ژاپۆن و وڵاتی ئاسیەکانی تر. سەرەتای گەشتەکەی بە وڵاتانی مالیزیا و کۆریا دەبێت. دەتوانێت ببێتە خاوەنی دەپشتێنی ڕەش. دواتر لە شاری سان فرانسیسکۆی ئەمریکا بڕیار دەدات بەشداری پاڵەوانێتێکی شەڕکردن بکات کە کۆمەڵێک شەڕکەری دیاری ئەو کات تێیدا بەشدار بوون. لە یەکێک لە یاریەکان وەرغی دەکەوێتە بەرامبەر بروسلی و لە یاریەکە لێی دەباتەوە، بەڵام دوای تەواوکردنی گەشتەکەی کاتێکە دەگەڕێتەوە تونس زیندانی دەکرێت. لە ماوەی لە زینداندا بوو وەرغی خۆی بە داهینانێکی هونەری نوێی جەنجی خەریک کردبوو کە دواتر ناوی لێنە ئەلزەم قیتال. ئامانجی لەم داهێنانە بریتی بوو لەوەی کەوا مسلمانەکانیش وەکو هەموو وڵاتانی تر خاوەنی هونەری شەڕکردنی خۆیانن. وشەی زەم قیتال لە ئاوێتەکردنی 3 وشە پێکاتوە کە بریتین لە زەمەن، کات و مەکان، شوێن و هەروەها قیتال شەڕکردن. ڕکابەرە مسلمانەکەی بروسلی لە تشرینی یەکەمی ساڵی 2012 لە تەمەنی 70 ساڵیدا کۆچی دوایی کرد.